سپاس دووبارە بۆ ئەو دەرفەتێکە بێمەت بەخشی و لەوێ پچڕین وا دیار بوو پێمان باش لێرە کۆتایی بە بڕگەکانی بەرنامەکەمان بێنین بەڵام هەر لەگەڵ پرسانی بەرنامەکەمان پێمان خۆشە کۆتا وەڵام وەرگین لە پرسیارەکەی ئەویژەوە بوو کە باسی کتێبخانەی گشتیمان کرد کە لەوێ وتمان ئایا کتێبخانەیەکی گشتی باشە بە تێڕوانینی بەڕێزت هەبێت بۆ ئەوەی ئەو کتێبەی کە لە بواری ئەکادیمیا و هەندێک بواری فەلسەفی و ئیلحادیش بۆ نمونە دەنووسرێتەوە لەو کتێبخانەیە هەبێت جگەلەوەی لە هەموو کتێبخانەکان هەبێت کە کەسێک کە تازە سەرەتایە دەست بۆ خوێندنەوەی کتێب دەبات پێی بۆ کتێبانە بات دووبارە بە نای خوای گەورە و میهرەبان و بەخێرات بوون خۆی لە سەردەمی عەولەمە و زۆربوونی کتێب و زۆربوونی ڕاو بۆ چوون و وەکوێ ئێستا تاک کوڕی وڵاتەکەی کوڕی خێزانەکەی کوڕی عەشیرەتەکەی دامینی ڕاستەو خۆت تەفاعل لەگەر هەموو جیهان دەکات وەیە زۆر گرنگە یعنی کە لە جیهاندا پرسی ناسنامە هاتە پێش ئەوەیە کە لێ نەگەڕی هەموو جۆرە فکر و هەموو جۆرە بۆ چوون و کتێبێک بگاتە وڵاتەکەت خۆی ناسنامە یان ئاسایشی نەتەویان ئەو فڵتەرانی کە درست دەبی فڵتەری سیاسی نی دەبی فڵتەرێکی زۆر زۆر ئەوی پێ دەگوترێ فڵتەری ئاسایشی نەتەوەییە ئاسایشی نەتەوەیی مەفهومێکی زۆر قوڵە زۆریش وردەکاری لەبەر هەندێک من باس لە جامیعەت دەکەم باز لە وەزارەتی ڕەوشنبیری دەکەم باز لە وەزارەتی تعلیمی عالی دەکەم باز لە کۆمەڵێک وەزارەت و دام و دەستگا دەکەین کە پێویست بۆی دەکا لێ نەگەڕی ئەو تاکەی خۆی ببتە بەشێک لە پرۆژە و استراتیجی خەڵکی تر جاروەیە ناحەزە جاروەیە جیهانێکە کە هەمووی بەکەل تۆ نایە بۆیە ئەوە هەم لەسا ئەو ئەساسەی ئەوەی باسم کرد ڕەنگە مەکتەبەیەک یان کتێبخانەیەکی کوبرەی دیزاینی کتێبخانەیەکی پێویست دەکە زۆر جودایە لەگە ئەو کتێبانی ئێستا کە بە حڕیەت هەمووی هەر بڵاو دەکرێتەوە بەبێ فڵتەر وای لێ دێ ئینتیمان نامینێ وای لێ دێ تونوتیژی زۆر دەبی وای لێ دێ ئەو کۆمەڵگەی ئەمە دەمانێت دروستکەین ئەوە دروست ناوێ بالفعل کتێبخانەیەکیشی دەوێت لەسەر ئەو ئەساسە کە بتوانین ئێمە گەنجانمانەوەی نوێمان ئینتیمایان لە بۆ ئەو کتێبخانەیە بی لە ژێر سایی سەقفی ئەو کتێبخانەیە دەستپێکیان ئەوێ بی مامۆستا بە خوێندنەوەی کتێبە فەلسەفی و زانستیەکان دەگەین بە پرسە گەورەکان یاخود مرۆڤێکی کامڵمان لێ دروست دەبێت خۆی ئەوەی باس کرا ئەوە سەرەتا بوو بەڵام کە گەیشتە ڕادێک کە لە ڕەوشنبیری و لە فکر باڵا بوو پێویست ناکە ئەو کاتی فڵتەری لەوەدانی هەر قەزیەک زۆر جار بەم دەرێنرێت و زۆر باسی دین دەکەی بزانین چۆنە پرسە گەورەکان بۆ نمونە پرسی ئەسلی گەردوون پرسی چارە نووسیکردن پرسی ئەسلی مرۆڤ پرسی دادگەری زۆر پرسیت کە هەیە ئەو پرسانە پێویست بۆی دەکە کە هەم فەلسەفە بەشداربی هەم زانست هەم ئاین چکە ئەو پرسانە ناقص دەبی یعنی کامل نابی ئەگەر هەرسێ لە بەشداری نەکە زۆر جار هەیە ئەکادیمیا دەڵێ من پێویستم بە فەلسەفە نییە پێویستم بە ئاین نییە بەس زانستێکە بەسەد بەوازحی دەبینین لە هەموو کتێبەکانی لە هەموو جوابەکانیان ئەگەر جوابیان دایتەوە ئیلا هاتینە ناو فەلسەفە و ئاینیش یان جوابەکانیان ناقسە بە نازانم کۆتاییدی ئەجە بۆ ئەوی تووشی نازانم نەبی تووشی ئەو فەلسەفەی نەبی ئەی پێ دەگوترێت لا ئەدری ئەوە بۆی پێویست بۆی دەکە کە تو هەرسێ لاتەوی فەلسەفە زانست ئاین هەرسێکی پێویست بۆ ئێستا قورئان یان تەورات یان لە بڕاهمە هندیش بینیمە وەڵامی پرسیاری زۆر قورسی زانستی هەیە لەسەر ئەسلی گەردوون لەسەر چارە نووسی گەردوون لەسەر چۆنیەتی دروستکردنی ئینسان ئەوە تو عەلەقەل وەکو دینیش وەرنەگری وەکو ئینسان چۆن تو کتێبی ئەرسطۆ پێ گرنگە طبیعات ماوەڕاء الطبیعة ئەو کتێبەش وا حسابکە وەریگرە و سوودی وەرگرە جا بۆی هەمویان پێویستن بەڕاست مامۆستا بۆچی لە ناو موسڵمانان و بەشێکی زۆری مامۆستایانی ئاینیش زانایەکان کتێبە فەلسەفەکانیان لە پەسەند نییە یاخود حەزیان پێی نییە ئایا هۆکارەکەی ئەوەیە کە شک و گومان دروست دەکا لە بینی خودا و ئاینی پیرۆزی ئیسلام
یاخود تاکو ێستا تێنەگەیشتون؟ خۆی ئەو بەشەی کاتی خۆی معتەزیلە و ئەشاعیرایان بەشەکانی تری مشکلە فەلسەفی و فقیەکان گەیشتە ڕادەک ئەوەی اختصاصی فقها درەوە کافیە ئەوەندە دین ئەوەندێ لە کاتێک ڕەنگە سەتا سێی دین پێک بینی هەتا فەلسەفەش بەبێ فقه ئەیش زۆری پێک ناینی ڕەنگە سەتا پازەی دین پێک بینی زانستیش پێویستە هیچیان بێ هیچیان نابی بەڵام ئەوە بۆ سیراع و ململانەیەک بۆیە وایان بڕیار دەکا فەلسەفە زیادەیە و فەلسەفە باسی شتیوا دەکا کە فکری ئینسان تێکدا لە کاتێک لە قورئان لە دەیان شوێن والراسخون في العلم يعني والذين يتفكرون في خلق السماوات يعني كيف بدأ الخلق كيف خلق كيف بدأ خلق أنا هم توجيه قرآني توجيه توراتي توجيه كتاب عيني كان كدادك أتولى علم قول بوا لا فلسفة بزانح فلسفة القرآن ده بناي حكمة هاتي لديان شوي بس حكمة دكا بقول من لا هم بيغمر كندري حكمة وكتاب ما لبوينين تناند لقمان ناري كتابش ما تنها بس حكمة دكا لبومن كاتا فلسفة زان زور كرين قلبو تيجيشتن لبو عين دزاني قبت علاقة جوان لبيني زانستو عين فلسفة دابني وعي فلسفة وزانست ولا إنسان دكا زياتر لقولاي عين تيبكا لقولاي دق كان تيبكا عيني جوا دكا رينشان درا لبو فلسفة وزانست كاتا علاقة هاو ترخا بويا أما داوای دەکەین وفاقێک لە بینی زانست و فەلسەفە و ئاین لە پێناوی خزمەتی ئینسان دروستبوویدن ناکۆک تەمان لە هەندێک شت هەیە ناکۆک بووینە پێشترێ تایبەتی لەسەر ئەسلی گەردوون لە ئەوەلی ڕائین پێی وا بووە گەردوون دروست کراوە تاریخەکی هەیە عمرێکی بەڵام زانست و فەلسەفە کەوتبوونە ئەو بەری پێیان وا بوو ئەو جیهانە ئەو گەردوونە هەرەها بۆ و هەردەمێنێ و ئەوی ناوی لێنە کردوونی ئەبەدی و بەڵام ئێستا زانست و فەلسەفەش هاتنە سەرڕای ئاینی کە ئەو گەردوونە نەخێر سەرەتایەکی ئەوی ناوی لێدن بیگ بانگ تیۆری ئەو ئێستا هەموو بەشەکانی زانست دەکەن کاتە لە هەر شوێنە کە زانست و فەلسەفە و ئاین وفاقی لە بینی هەیە هارکاری هەیە خزمەتی کۆمەڵگە دەکات و ئێمەش حەولی ئەوە بدەین باش بەڕێزت کتێبە فەلسەفیەکان هەموو وەکو یەک نووسراون یاخود ئەوەی کە باسمان کرد پێشووتر خوێنەر لێ تێنەگەیشتە بە جوانی کە دەرێ زۆر جار شکێک دروست دەکات بۆ خودا یاخود بۆ ئاین خۆی هەیە یانی زەنکە سەرەتای فەلسەفە دائیمەن بە شک و گومانە وەکو زانست نییە سەرەتاکەی هەمووی شک و گومانە بەڕێی من خراپیش نییە ئەو مۆزە شک و گومان هانی خوێنەر دەدا زیاتر بخوێنی بۆیە بە فەلسەفە وەسفێکی فەلسەفە کراوە دەرێت لە لێوار لە لێواری فەلسەفە ئەگە دەریابی لە لێوارەکەی دەخەنچی لە قوڵایەکەی ناخەنجی کەواتە زۆر قوڵ بیەوە لە فەلسەفە چی کێشت نامینی بەڵام ئەگە سەرەتایەکرد لە فەلسەفە هابی کێشت دەبی ئەو کاتی من پێم وایە یعنی وەکو ئەوەیە کە باسمان کرد پێشووتر هەر وەکو ئەو کەسەیە کە یەکەم جار دەستداتە کتێبێک بۆ خوێندنەوە زۆر ڕاستە ئێساوانەی کە کێشەیان هەیە لەگەر ئاین لەگەر خودا بەشی زۆری لەسەرتا ئەنی چەک هەیە دەرێن یەکەم جار هەرچی مسەقف دەبیت تۆزەک یاخی دەبی لە دەوروبەری و شکەک پەیدا دەکەن دوایە ئەو شکەی دەگاتە ڕادەیەکی یەقین کە دژی دین دەبی دوای هەر خوێندیەوە و قوڵ بووە شکەشکە لەو یەقینەی خۆی پەیدا دەکاتەوە لە دواوی دەگاتە یەقینێکی ئاینی تەواو یعنی ئەو قۆناغەنە ئەم ڕۆشنبیری کورد زۆر دەبینم لە قۆناغی دووەمە کە شتی لە گەیشتە بینی یەقین لە بۆ شکچی سێم ینی ئەوە زۆر گرنگە زیاتر بخوێنتەوە زۆر قوڵ بیتەوە لە مۆزوعەکان بۆنەی بەجنێری برێوەڵای من کاکە تێگەیشتیمە زانی چۆن زۆربەی زۆری ڕەوشنبیری کورد دەبینم زانیاریەکانی فەلسەفی و زانستیشی سەدەی 1970 سەدەی 20 زۆر جیایە یعنی تو با بڵێن هەیە نیچەی دەخینتەوە هێگڵی دەخینتەوە کانتی دەخینتەوە دەزانی ئەوەنە یان هۆبزی دەخینتەوە دەزانی ئەوەنە سەردەمی پێشی بیگمان تیۆرینە تەم
دوو دنیای لێک جودایە پێشی ئەوەی کە گردردون ئەی پێی گوترای مەفهومی گردردونی ئەبەدی و ئەزەلی لە پاشان کە گردردونێک کە لەسەر ئەساسی تازە دزبووە هەموو فەلسەفەکان هەموو علمەکان جودانن ئێستا هۆبزە نیچەیە هێگڵە پێدا بڕۆ مارکسە ئەنجلسە ئەوانە کە دەخێنیوە سوودی لە بۆ ئەوڕۆ نییە لەبەرەوەی ئەوڕۆ گردردونی بێسنوور یان گردردونی سنووردار مەفهومی نوێیدایە ئەو مەفهومانە هی بێسوود کردیان زۆر گرنگە خوێنەری ئێمە بێن فەیلسوفەکانی تازە زانستی تازە و فقهی تازەش لە ئاین بخوێنێتەوە ماوەسە بوورە بابێنە سەر تەوەریشکەی بەرنامەکەمان کە بەشێکی باسی ئەلمانیەت و مارکسیەت دەکات لە ساڵانی 1970 بۆ 1972 بەڕێز لە شاغ بووی ناتەبا بووی لەگەڵ ئەو کەسانەی یاخود ئەو ڕۆشنبیرانەی کە لەگەڵت بوون لەوێ بۆ نمونە لە مەدرسە فکری و فەلسەفیەکان و جگەلەوە ناتەبایەکەدەوە بوو کە دژی وتارەکانت ئەو کاتیش لە گۆڤاری کوردایەتی دژی مارکسیەت و ئەلمانیەت دەنووسی دەزانی لە لای من هەموو نووسین و فکر و زانستێک سوود بەخشە هەتاگە غەڵەتیش بیان جودابی بە تایبەتی ئەوانەی کە لەسەر ئەساسی ئینسانیەت دەنووسن بۆ نمونە فەلسەفەی مارکسی یان کارل مارکس ئەنجلس لینین ستالین پێدا بڕۆ مادام ئەوانە داوای دادگەری کۆمەڵایەتی دەکەن داوای ڕزگاربوون دەکەن دژی ستەمکارین بە تایبەتی فەلسەفەی دژی ستەمکاری زۆر لە لای من چی ڕێزە هەرچی هەبی با فکریشمان لێک جودابی باسی ئەوایەتی دەکەم ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب منير من بەڕێی من هەر مەدرسە و فەلسەفە و نووسەرێک مادەم خاوەنی بەرنامەیەکە خاوەنی قەزیەیەکە بەڕێی من زۆر زۆر تێکەی ڕێزە با لێکی جودابین زۆر زۆر ئەوەی کێشە بوو ئەمن ئەو کاتیش ئێستاش کێشەمە خۆی و فەلسەفانە هەمووی لایەنی ئیجادی هەیە و لایەنی سەلبی فەلسەفەی مارکسی بۆ هۆی ئەوەی نیوەی حرەکاتی جیهان حرەکاتی ڕزگاری وڵاتەکەیان بەهۆی ئەو فەلسەفەیەوە ڕزگار بکەن بۆ نمونە ئێستا نیوەی جیهان بەهۆی فەلسەفەی لیبرالیزم یان سەرمایەداری تەکنۆلۆجیایەکی بە قووەتی بینا کردیە فەلسەفەی وجودی هەیە بۆ نمونە فەلسەفەی وجودی لایەنی کیرکی جاریەکەی ئیجابیە لایەنی سارتەریەکەی تا ڕادەیەک سەلبیە بەڵام ڕەوشەنبیری کورد وەک بڵێ تەیاری سیاسی کورد عادەتەن لایەنە سەلبیەکەی وەردەگری ئێستا لە وجودی لایەنی سارتەریەکەی وەرگێ کە سەلبیە لە فەلسەفەی مارکسیەت لایەنی لینینی پۆلپۆتی ماویەکان ئەو لایەنەی کە توندوتیژی بوو ئەوانیان وەرگرت ئەو لایەنەی کە پێیانەگۆ ئۆڕۆشوعی ئەوی لایەنی ئاشتێکی ئەوانیان وەرنەگرت ئێستاش لە ئەزمموی خۆمان هاتینە هەندێک لایەنی سەلبی ڕۆژ ئاوا و فەلسەفەی یان مەدرسەی لیبرالیان وەرگرتووە لایەنی ئیجابی گەلە زۆرە لایەنی دیموکراسیەکەیتی لایەنی سیاسەکەیتی لایەنی سەروەری یاسایە ئەمن ئەو کاتی دژی ئەوە بووم و ڕەوشەنبیری کورد عادەتە چتریش خراپیە ئەو کاتە ڕوو لەو فەلسەفانە دەکات کە لە جیهان تقریبا کۆتایی دێ ئێستا ئەو کاتی لە باز دەکەی و فترەی ساڵانی هەشتا بەدواوە ئەمێن تێبینیم دەکرد لە هەموو جیهان فەلسەفەی مارکسی بەرەو شکست بوو لە ئەوروپای شەرقی سەورەی لەسەکرا حرەکەی عمالی خۆی داوای دەکرد شوعیەت نەمینێ ئەو کاتی گەرمەی شەڕ بوو لێرە لەسەر شوعیە ئەنی ئەم هەمجارێ نمونەی بۆی دەینەوە هەتا و دوایی جەریدەک لە کوردستان دەردەکرا بەناوی یەکسانی بەمباستی یەکسانی ئافرەتوپیا ئەوە ئەزمموی نێزیکەی 116 ساڵ لەوە پێشی جەریدەک بوو لە ئەڵمانیا بەناوی گڵای خایت تو ئەنی راسایی ئەزمونان بکەوە بەس لاسایی ئەزمونە مەکەوە کە قەرنەک ڕۆیە و سەرکەوتونە بۆ و دۆڕاوە ئەمێن ڕاستی دژی ئەو لایەنە بوو دەنا ئێستاش ئەم زۆر پێم خۆشە کە لە مەزید سەچی دانیشتینە یەکیان مولحید بی یەکیان کافر بی یەکیان مەسیحی بی یەکیان ئاینی بی یەکیان فەلسەفەی مارکسی بی چ مشکی لێیە یعنی تەنها زاڵم نەبی ئەمن وەکو لە ئاین گەیشتیمە ملحیدی قبوڵە مەسیحی قبوڵە کافری قبوڵە بەڵام زاڵمی قبول نییە من خۆشم وامە زۆر حەزم زاڵمم قبول نییە تەنها هەمووی قبول هەیە درێوە وڵاوە فلان کەس
پیاوەکی کراوەیە کاکە کراوە نین ئەمە ئاین بەخۆی کراوێ وەرە تەماشای قورئانکە هیچ کتێبێک قورئان نایبینی ئەوەندا دیموکراسی ڕای شەیتانی نەقل کردیە ڕای کافری نەقل کردیە ڕای دژی خوای نەقل کردیە ئەمە کەسمان ئەو جورئەتە ناکەین کە کتێبێک دەنووسین ڕای هەرە دژەکەمان نەقلکەین کەش قسەی لەسەر شخصی خۆمان کردی ئەو قورئانە نەقلی کرد ئەجە بۆ لەبەرەوەی ڕاستی ئەو تەعەدودیە ئەم زۆرم پێ باشە بەڵام ئەم ئامۆژگاریەکی کەشم هەیە لە بۆ ڕەوشنبیران ئەوەیە تەسلیمی هەموو کتێبێک نەبێت ئەو کتێبە ئیمنە یەکسەر تەسلیمی نەبێت با وا بخوێنەوە بە چاوەکی نەقد بەڵام ئینسافیشیان هەبی شوێنە کە ڕاستە و دروستە و جوانە برێن جوانە بەڵام شوێنە کە ناگونجێ لەگە میلەتەکەمان یان ناگونجێ لەگە حەقیقەت بە قسەی خۆیان هەبی لەو ماسە باسی کتێبەکانی خۆت کرد گەر کەسێک کتێبەکانی تۆ بخوێنێتەوە دەکاتەوە ڕاستێک کە تەسیراتێکت لەسرە هەر قدیم کە بە خۆت وتت لە ساڵی هێشتاکان و ئێستا شەرە و تەسیراتم لەسرە کە وتار و نووسینەکانم سەبارەت بە ئەلمانیەت و بە مارکسێت ئەو بیرروبۆچوونی ئەوان جیاوازە لەگەڵ بیرروبۆچوونی وەرەزت هەتا لە کتێبەکان شاید حاڵیەوەن بۆ نمونەها ڕۆڵی ئەلمانیەت هەیە لە دروستبوونی مەینەتی کورد هەڵبژاردن لە نێوان ئەلمانی و ئیسلامیەکان ئافرەت لە ڕوانگەی ئاینی و ئەلمانی نەوەی یەکەمی ئەلمانیەتی کورد یعنی تو بە کتێبەکانت چیمان پێ دەڵێ دەزین چۆنە ئەم لێش دائما ڕای جیاوازم وەک خۆی نەقل کردی ئەنی وەک باسم کرد فەلسەفا زانست ئاین هەرسێک پێویستە بۆ هەر قەزێک حتا قەزیەی کوردی پێویستە ڕای هەرسێکن ئەرێ وەکو بری هۆکاری زانستی چیە کورد نەبووە دەوڵەت هۆکاری فەلسەفی چوە هۆکاری ئاین چوو هەرسێک چەند لە ئالمانی و ئاینی خۆی بەرجەستە دەکات لەبەر ئێمە زۆر تەرکیزم کردە سەر ئەوەی ئافرەت ڕای ئەلمانیەت چیە ڕای ئاینی چیە کە دەرێم ئەلمانی بە معنای فەلسەفە و زانستیش دەگرتەوە تا ڕادەیەک و ڕای هەر چوار مەدرسەشم باس کردیە مەدرسەی سۆسیالیست مەدرسەی شوعیەت مەدرسەی لیبرالی مەدرسەی ئاینی لە هەموو مۆزوعات باسی هەر چار مەدرسەم کردیە بۆ نمونە ئەو مەفاهیم و چەمکانی کە هەیە وەکو خۆی بەڵام ڕەنگە ئەمن لەسا ئەو ئەساسەی لەو چار مەدرسەی چێ گوتی سێ زای چار دەکە حەوت ئەم لەکەویمە بەس هەیە دەرێن 9 15 20 لۆگاریتم 1000 جەزر 25 مەسەن ئەوەنە دەگوترێ ئەو ڕایانش ڕاین بەڵام ڕای ڕاستەکە خۆش باشە ئەم لەگە ئەو ئامۆژگاری ئەفلاتونم کە دەرێ ئەمێن 30 ساڵ حەولمدا هەتا سەلماندم کە خوا هەیە ئیتر لە دوای من تو مێ عینیشت ئەوە ئەمێن سەلماندم ئەتو سوود وەرگرن لە دوای من چی پێویستە لە دوای و سەلمانە ئەتو ئەوەی بکە ئەمیش دەرێم خوێنەرانی خۆمان حەقیوەیە دووبارە ماندی نەبنەوە عینی ڕێچکە بکوتنەوە وەرە چی هەیە ئەمە گەیشتنە هەندێک نەتائیج ئەتو لە دوای ئەو نەتائیجانە ئیش بکەی باش مامۆستا لایەنە سلبی و ئیجابیەکانی ئەلمانیەت چین لەسەر کورد خۆی دەزانی چۆنە ئەلمانیەتی ئەوروپا زۆر جیاوازە لەگە ئەلمانیەتی عالەمی ئیسلامی ئەلمانیەتی ئەوروپا تقریبان تا ڕادێک پاساوی هەیە ئەسا کارل مارکس کە دەرێ ئاین تلیاچی گەلانە پاساوی هەیە تو هەر یەکەک بەڵ ئەو یەک غەڵەتی کرێگوێتی ئاین نابا بیبرێ ئاین دەبا بێ پیاوانی ئاینیان فقی ئاینیان فکری ئاین هەرچی بگەدوای بەس نەیگوت بە ئاین لەبەرچی لەبەرەوەی دەبینی ئێستاش لە کوردستان هەیە دەرێ کاکە وەلی ئەمر زاڵم بی یان هەرچی بی دەبی ئیتاعی بکەی هەندێک لە زانایانیش دەرێ سەبر بگرێ لەسەر زوڵم خوا پاداشت دەداتەوە تەنانەت لە ڕۆژئاوا هەندێک لە زانای مەسیحی یان ئەوەنە دەیانگۆ تو چەندی بەرگەی زوڵم بگری سەرت شۆڕکەی زیاتر شوێنی باشتر ئەوە بزەبت قسەکەی مارکس ئەو کاتە ڕاستەکە دەرێ دی ئاین ئەفیونی گەلان لەبەرێک تەقدیر دەکرێت لەبەر بەڵام ئەگەر دێ سەردەقی دینی ڕاستەقینە قورئانە ئینجیلی ڕاستەقینە تەوراتی ڕاستەقینە بە هەموو پێغەمبەرەکان دژی زوڵم هاتینە زوڵمی قبول نییە هەمووشتی قبول بی زوڵمی قبول نیە بۆیە ئەوە ڕەنگە ناحەقی نەبووە ئەمیش دەرێم هەر یەکە کە ئەو قسانە دەکا ئەوە تەقدیرە یعنی ئەوە تلیاکە لە بۆنی لەبەندێ ئەمن ئەوەی کە موافق نیمە لە ئەلمانیەت ئەوەیە کە
بتە بەدیلی ئاین چۆن آخر ئاین قسەی هەیە لەسەر ئەو گردونە ئێستا هەموو لەسەر قوانینی طبیعی دەڕوا ئەو قوانینە خوا داویدی تو هەمووی ئیلغا ناکرێتەوە و دادگەری ڕاستەقینەش دووبارە هەر لەوێ ڕادێ يعني إنسان تمشكا علمانية زور بشت بقوانيني طبيعي دبستي قوانيني طبيعي لسر أسد لبو كوملقا طبعا زور بي زوري غلط دلاتي بوننا يعني كاتخو أفلاطون وأرسطو درين ما دام بردي قوره وبردي بتوكي كاتا إنساني قوره وإنساني بتوكي درين ما دام إنسان يعني يوناني كان هم لقرى درسي بلام يوناني كان عندك زير وشتي دعوة بلام أني بيدا قلتري بربر أو ناوي لهم خرج الدنيا بربر كان بس لقرى درسي أو رازنية أوشتانا لس أساسا شيء أيها مدرين حميد برانا بلام شيء لعدالة نيزك أو لهموان قورترا أما تأيدي أو نظري دك ويرنج لقام علمانية توا موافق نبي بلام أجاش لبي أو فلسفة ليبرالية أو سرمایه‌داریە أو علمانية تبين صدي خدمتي بشرية جكا حربي هبوة داجركاري هبوة استعماري هبوة مليونان خلشي بكشتن دايا بلان خدمتي شي هبوة تهرد لاي دبي وكخوي بس لكوتايدا أجبت داد قريب يعني دي أو دبي بقري وصارت هاد شهر مدرسي أيني سوسياليستي شيوعية ليبرالي بزاني كاميان داد قريب كاميان دەتوانن بچنە ناو ناخی بەشەرەکی جوانت لە بۆ دروستکەن ئەم لەسا ئەو ئەساسا تەقیمی هەر چار مەدرسەکەی دەکەن. بەڵێ مامۆستا بۆ حزبە کوردیەکان ئەلمانیەتیان هەڵبژاردووە ئایا هۆکاری دەوڵەتانی دراوسێمان لەسەرە یاخود تەسیراتی ڕۆژئاوا؟ هۆی ئەوە کێیە مەفهوم و چەمکە کێیە مستەلاح لەناو ئەو مەوسوعەی جدی پێی دەگوترێت تەقەزم سەقافی وای تەقەزم سەقافی لە چێ ئەگەر زۆر شکستێک نا کۆمەلگا لە ڕووی سیاسی باسی حزبە کوردیەکانی هەر چوار پارچە ئێستا باس دەکەین لە زۆر ڕوو شکستت هینا شکستەکە دووبارە بووە تووشی شکستەی کرۆمۆسۆمی دەبی بە تایبەتی کە گەیشتە ڕادەی سەقافی پێی دەگوترێت تەقەزم سەقافی کوردستان لەبەرەوەی نزیکەی 100 ساڵ زیاترە داگیر و دابەشکرایە و زۆریش چەوسایتەوە وای لێ هاتە تووشی ئەو تەقەزم سەقافی و تەقەزم سەقافی یەک لە دەردەکانی ئەو تەقەزم سەقافی ئەوەیە زۆر لاسایی کەرەوە دەبی شتی خۆت تاریخی خۆت دینی خۆت کۆمەڵگەی خۆت عولەمای خۆت لا بچووک دەبی زانای ترت پێ زۆر گەورە و بزانە ئێستا تەماشاکە لە تەمسیلیە مەسرحیە کوردی کاتێک کە یەکێ غەشیم دەینن چ بەرگەچی لەبەر دەکەن بەرجی ئینگلیزییان بەریتانیان ئیتالیان عەرەبیە بەرگەچی کوردی لەبەر خۆمان تەقەزم سەقافی شکستی سەقافیە تو بەرجی لە چێن دەرشتیوە لە هیچ وڵاتان شتیوان ناکە کاتێک یەکی غەشیم بینن بەرگەچی وڵاتی خۆی لەبەر ئیما ئەوە لا ئێرادی وا دەکات ئەوە دەکات جا تەماشاکە ئێستا وەرە لای مامۆستایانی ئاینی چێ هەیە لەسەر فتوای مەلای گەورە بڕوە لەسەر شەمسی شەهرە زووری بڕوە لەسەر سەیفەدین ئامێدی بڕوە لەسەر ئەو عولەمایە گەورەی خۆمان بڕوەکە وەرە لای شوعیەکان یان مارکسیەکان بۆ ئەمە مارکسی زۆر گەورەمان نییە کا لەسەر ئەدەبی مارکسیەکی دەرەوەبی زۆر گەورە ئەو لێکەرە کارل مارکس و فریدریک ئەنجلیس و ئانەگەڕێ مەسەلەن لە کوردستانی خۆمان یعنی ناما هیچ نەما لەولا چون لەسەر مانسووری حیکمەت خۆ من ڕێسم هەیە لەبووی یان مارکسیەکی گەورەی نوێ دەین ماوسی تۆڵ دەینێن خۆ مارکسیە چۆنە کارل مارکس و فریدریک ئەنجلیس لە بۆ عالەمی مانیفێستەکەیان ڕاگەن لینین هات گونجانی لەگەر سۆڤێت ماوسۆ تۆن هات گونجانی لەگەر سین کیم ئیلسۆنگ باپیری ئەوەی ڕئیسی کۆریای ئێستا لەگە کۆریای گونجانی یەخۆ دەباوی مارکسیەکی ئێمەش بێ لەگە وڵاتەکەی خۆت بیگونجین بەڵام ئەوان نەهاتن لەبەر هەندێ زۆربەی حیزبەکانی کوردستان لە چوارچێوەی تەقەزم سەقافی لە چوارچێوەی شکستی سەقافی وە سیاسی لە چوارچێوەی تەقلید هاتوونە ئەو حیزبانیان لەسەر ئەساسی عەلمانی دانا بەداخەوە بزوتنەوە ئیسلامیەکانیش تووشی ئەو دەردەی بووینە بۆیە هەموو ناوەکانی حیزبە ئیسلامی و حیزبە عەلمانیەکان
تەقلیدی ناوی دەرێن من لە کتێبی ناسنامەی حیزبە کوردستانیەکان ناوی هەموو حیزبە ئیسلامی و ئەلمانیەکانم لە دەرەوە دیاری کردیا ئەوە تەقلیدی ئەو ناوەیە ئەوە لە ئەسڵدا تەقلیدی تەجروبەی فلان حیزبە لە فلان شوێن هەمووی تێدایە گەر لێرە مەجانی هەمووی باس بی ڕاست دنیای ئەولەمە و مارکسیەت بە شێوەیەک لە شێوەکان زاڵە بەسەر جیاندا مانەوێ نەمانەوە وایە بە تایبەتی کوردستانیش کردوێتەوە ئایا هەز ناکەی ئێستا وای لێ هاتووە هەر کەس و تاچێک بەرپرسی خۆیەتی لە هەڵبژاردننی ئەو بیر و بۆ چوون و ئایدیایی کە هەڵی دەبژێت یاخود ئەو ئاینێکی هەڵی دەبژێت یاخود پەروەردەی خێزان هۆکارە یاخود کتێبە دەرەچەکان هۆکارن بۆەوەی کە تاچکول بەلاڕێدا بڕەوە ئەزانی ئێستا بۆ نمونە تازە ڕسمی فۆکۆیامان دیت لەسەر ئێرە یان هاپرماس یان چۆمسچی یان ئەو زانە گەورە گەورانە یان عەبدولکەریم سروشت کە ئەوانەی کە خەڵکی ماجی من پێی خراپیشنی زەن زیاتر ئەوانە تعبیر لە وەکبری ناسنامەیش تاریخی وڵاتانی خۆیان دەکەنەوە ڕەنگە هەندێکیان تعبیر لە تەباقیش بکەن هەندێکی تعبیر لە بازاڕێکی ئەو وڵاتە دەکەن بۆیە زۆر خراپە ئێمە بین بە بەرەڵەڵایی بە پێی قیود تاچی خۆمان بینین ببتە تەڵەبەی ئەو مەدرسانە کە وات لێ دەکا تو اقتصادی وڵاتی خۆت دەبتە بەشێک لە ڕێکخرام لە بۆ اقتصادی شوێنەشکە یان ڕەبتی بازار بۆ شوێنە یان ڕەبتێکی تەباقی بۆ شوێنە لەبەرەوەی زۆر خراپات و لێ بگەڕێی تاک گەنجی ئێستا نەوەی ئێستای داهاتوو ئەوە لێ گەڕێی بە حڕیەتی خۆی بە ئازادی خۆی چکە ئەو ئازادی بە تەواوەتی چکە ئەو لەمە زۆر ئالۆزە بە دقیق نازانی کاملا لە بەرژەوەندی خۆیتی لە بەرژەوەندی میلەتەکەیتی لە بەرژەوەندی تەبەقێکی خۆیت هەتا جاروێ لە وڵاتی خۆشت سە وڵاتی ئێمە وڵاتێکی تەبەقیە تەبەقەک زۆر و بەرزە و تەبەقێکی ئەکسەریەتی زۆر فەقیر و هەژارە هەتا لەوێش پێویستی بە ئیرشاد هەیە پێویستی بە ڕێنمایی هەیە پێویستی بەوەی هەیە کە ئەوی لە بیدایەت باست کرد وەزارەتی ڕەوشەنبیری مامۆستایانی ئاینی ڕەوشەنبیران تەوجیهی نەوەی نوێ بکەن کە وای لێ بکەن نزیک ئەو کتێبخانەوەی بکەن کە کتێبخانەیەکە لەسەر ئاساسی ئاسایشی نەتەوەی کورد دروستوە لەسەر ئاساسی چینایەتەکەی کە زۆرایەتی کوردە دروست بە لەسەر ئاساسی ئەوەیە کە ئەتوو پارێزگاری لە تاریخ و لە فەرهەنگ و لە کللتور و لە سەقافە و ینی لە ئاینی خۆت لەوانە بکەی ئەوە زۆر گرنگە ئەو مەوزوع بەڕاستی ینی حکوومەتی هەریان زۆر پێویستی ئەو ینی ئەو تەوارانە داخلی بەرنامەی حکوومەتەکە بەڵام هێشتا داخلی نەکردوبن ئەوسەر تۆزێک لە ئەولەمە بچینە دەرەوە پێم خۆش بوو باسێکی ناوەڕۆکی ئەو کتێبەتمان بۆ بکەی ئەوەی پەیوەندی کورد بە جەژنی سەری ساڵەوە دەتەوێت چیمان پێ بڵێ لە ڕێگەی ئەو کتێبەوە وەڵاوە زۆر عیلاقی بۆ مۆزوعی هەیە دەزانی خۆیمان لە کوردستان برایەتێکی زۆر خۆشمان هەیە لەگەر ئاینەکانی تر لەگە قەومەکانی تر وە زۆریش پێویستە زیاتریش پتەوی بکەین ینیوانە بەش خۆمانن ینی هیچ جیاوازیەک نییە ینی ئەسڵەن بەڵام هەر ڕێزگرتنەک حەد بە حەدی خۆی سەری ساڵ پەیوەندیەکی زۆری بە میلەتی کوردۆنیە پەیوەندی بە برایانی مەسیحی هەیە ئەسڵەن کە زۆری لێ قوڵ دەبێ و پەیوەندی بەوانش نییە بەڵام بەقەدەرەوەی کە پەیوەندی بۆوان هەیە ئەم هەموو خەڵکی کوردستان پێویستە ڕێزی لێ بکرد ئەمەش بەشداری بکەین هەر چۆن هایەتی بێت چکە ئەو برایەتیە ئەو پێکۆژیانە بەرهەمی ئێستا نییە هەر مستەشرقە لە جیهان هاتیە زۆر معجب بووە بەو برایەتی لە کوردستان یعنی کە هاتیە بە تایبەتیم یەکجار باسی شتەکەم کردێن سەر لە ناو برایانی عەرەبمان مەسیحی و یەهودی و هەموو هەیە بەڵام لە شارەکان دەچی لە ناو کوردستان لە دەرەوەی شاریش دەچی مولکی هەیە لە دەرەوەی شار ئەو معنایەکی تێدا بەڵام دەزانی معنایەکێتیە معنای ئەوەیە لەو شوێنانە پۆلیس و حکوومەت پارێزگاری لەو برایەتی دەکات هەرچی لە کوردستانە کۆمەڵگەکە خۆی پارێزگاری لەبەر دەکات لەبەر هەندێ بوویتە هۆی ئەوەی مەسیحی لە دەرەوەی شار لە گوندەکان لە ناو شاخەکان مولکی هەیە ژیانی لەوەیە زۆر تەبیعیە ینی زۆری زمانە جیاوازەکانی تریش لەناو تورکمان وایە
یەهودی پێشتری وابوو ئەو زۆر جێی شانازیە و ئەوە ئەسلی دینیشە عربی تێدا ئێستا عەرەبی فارسی تێدا تورکی تێدا هەر زۆر جوانە ئەو زۆر جێی شانازیەکی تاریخی وڵاتانی بیانی لێرە نەمامۆستا بە تاکید ئەجە لەبەرەوەی ئێمە یەکجار ئەو دەسەڵاتی ئیمام جاروێ وا دەکا سەری ساڵ کە جەژنی لەدایکبوونی پێغەمبەر عیسایە زۆر خۆی زیاترمانی دەکەن لەگەر جەژنی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد نا هەرچیان پێغەمبەری خوان ئەتو ئەگەر ئەوەندەی لە بۆ حەزرەتی عیسا دەکەی لە بۆ پێغەمبەریش ئەوە ناکە حساسیت دروست دەکە لەگەر پێکۆشیێت ئەم لە بە هەندێک لە پرسیت کەش مامۆستا من هاوڕاتم بەڵێ لە پرسیت کەش هەمان شێوەیە لە پرسەنەتەوەیەتەکەین کە زۆر ڕاستە بۆن منە ئێزیتی برای خۆمان لێ خۆمان نی پێش ناکە بری ئەسلی کورد ئێزیتیا یان ئێزیتی بەو شەڕی حساسیتێک دروست دەکە ئەمە هەمووی ئەوەی پێویست ناکە یان زەردەشتیان ئەتو پێش دەکا ئێستا لە وەزارەتی ئەوقاف تازە ئەمن جێم لێ بوو یەک بەهائیان هینە درستی نە ئەگەر نییە لی کڕێ ئەگە زەردەستی لە کوردستان نیە لی کڕێ ئەگە یەهودی ئەگە هەیە پارێزگاری لێ بکە بەڵام زیادی مەکە لەبەرچی زیادی ئەخر ئەرکومافی دەبیانی ئەدی هەندێک تەشریعاتی بەهایی هەیە بۆ نمونە بەهایی ساڵی کردێتە 90 مانگ هەر مانگە 90 ڕۆژ چۆنی دەبنجێنیەوە ئەو مشکلات لە بۆ دروست دەکە ولا ئەسلیشدا هەندێک لەو ئاینانە ئەسڵ تەبشیری نییە تەبشیری بە معنای ئەوەیە ینی خەڵکی نوێ وەرناگرن ئەمە مەجموعەک برادر لە گفتگویەکی تەلەڤیزیۆنی گوتیان ئێمە بووینە ئێزیدی هاوکاری لە بۆی گوتم وەڵا ئیشەکی غەڵەتتان کرد ئێزیدی وەرناگری ئێزیدی دینێکی مۆغڵەقە تەبشیری نییە چۆن دەبی دەبڕۆ بزانە وەردەگیری دەبی ئەتو وەرگیری تو دەرێ ئەمە لە ئیسلام بووینە ئێزیدی زۆر باشە لێم پرسین گوتم دەبی نووسراوە چ بکەی بری بە پێی فلان ئاەت لە قورئان کە هەیە لا ئیکراها فی الدین ڕێدەدات و بچێ دەرێ بەڵام کام ئاەتی مەسحەفی ڕەشتینە کە وەردەگیری ڕاستڕاوسار مەسحەفی ڕەشی نەدیت کاکە ئەوەندە نییە تو هەر لەو گۆڕی ئەم لە ئەوەی ئیسلامی دەمە ئێزی لەوەی دەمەوەی کاکە ئەوە دینانە هەندێکی مۆغڵق هەندێکی تەبشیرنی ئێستا زەردەشتی مۆغڵقە ئەم تعجب دی ئەو خەڵکی لە کوردستان دەوڵام من نیوەی کوردم کرد تا ئێزدی خۆ بیکەیە دەقیت دەکە مادەم قورئان بەخۆی ڕێدا لا ئیکراها فی الدین لەکم دینکم وەلیە دین یعنی زۆر ڕێ ئەوەی دایە تو لە هەر دینێکی هەر دەبژێری چەندە مشکلە نییە داخوا ئەم ڕایم لەگە ئەوەی نییە خەرک حەولدا ئێزیدی بکاتە مسلمان یان مسلمان بکاتە ئێزدیان مەسحی بکات لی گەڕێ بە تەبیعەتی خۆی ئێستا ئەوە زانستە و فەلسەفەی و ئاینە و لە دنیا دیارە دیکەرە با بەخۆی ئیختیاری خۆی بکە بە کەیف خۆی چۆن لە قورئان دەرێ من ئیکراهی مەکە ئیکرا زۆر معنایەکی دوور و قوڵێ ئەتو ئینسان مزایدەی لەسەر خوای دەکا دەرێ وەڵام من قبولم نییە یەزیدی بی کاکە یەزیدیە بەس زاڵم نەبی ئەمن لە لای من زاڵمەکی مسلمان زۆر خراتر لە کافرێکی یانیان بە پێچەوانە ڕێیەکەوە بێ ئەو قاعدەکە ئیبن تاوس هەیەی کافر عادل خير من مسلم جائر پێم زۆر تاوە ئەنی کافرێکی عادل زۆر لای من بەڕێسترە لەوەی مسلمانێکی زاڵم ئەجۆ وەلی ئەمرە نازانم چیە هەرچی هەبی ئەمن ڕئیسێکی فەڕەنسابی ئەمریکابی کە عادلە زۆرم پێ باشتر لەوانەیە کە ناوێن لێنایە وەلی ئەمر یان خەلیفە کە زاڵمە هیچ دوو دڵیش نیمە و دەقی دینیش تەئیدی ئەو باسی دەکە و دەقی قاعدەی فقهیش تەئید دەکە مامۆستا پێم خۆش و باسی تەوەرێکی کە بکەین ئەویش کە ڕۆحە کاتێک ڕۆح لە دەرەوەی جەستەدایە خوای گەورە لە قورئانی پیرۆز ناوی لێ ناوە ڕۆح بەڵام کە دێتە ناو جەستەی مرۆڤەوە پێدێن نەفس جیاوازی مابەینی نەفس و ڕۆح چییە لای بەڕێز ئەو بابەتە زۆر قوڵە یەکجار زۆر قوڵە بەڵام ئەو هاژ نییە پرسیارەکە ڕاستە دیتیتمەوە ڕەیەک هەیە ڕەیەکی بە قووەت هەیە کە دەرێن ڕۆح کە داخلی جسمی ئینسان و دەبتە نەفس زانای زۆر گەورە قسەی لەسەر کردیان بەس حەزەکەم پێشی ئەوەی قسە بکەم لە قورئان کە دەرێ یەسئەلونەکە عن الروح قل الروح من ئەمری ڕەبی ئەوە دەرگا پێوەدان نییە لەسەر زانستی ڕۆح نا ئەوە دەرگای کردەوە دەرێ ئەتوو ئەگە دەتەوێت لە زانستی ڕۆح بپێچەوە لە عالەمی خەڵق لە عالەمی مادە لێی نابینێ لە عالەمی ئەمر وەتە لە عالەمی قەوانین لەوێ دەیبینیەوە
کاتە دەرگای زانستی لەوێ دەکرێتەوە هەیە مامۆستامان هەیە دەکاکەوە من ئەمر ڕەبی تا هەرچی باسیشی بکە بەڵێ نا نەخێر قورئان ڕوح لە تاریخیشدا دینی و نادینی زۆر زۆر لیان پێچایتەوە ڕوح ئەگەر ڕاستی توێ برێم داخلی جسم نابی و ناچشتە دەرێ ئەو هانیە زەنی قورئان زۆر زۆر باسی کرد باسی ئادەم دەکا خوای گەورە دەرێ نەفەختو باسی ڕوحی ئیسا دەکە دەرێ نەفەخنا باسی ڕوحی بەشەری وەچمی عادەکە دەرێ وا نوفیخا هەمی زۆر دقیقە ئی ئادەم خوای گەورە خۆی چکە یەکەمە لە چوارچێوەی قانونێک پێ دەکرێت کون فەیەکون لەوێ ڕوحی خستێتە ناو جسمی ئینسان ئی حەزرەتی ئیسا لە چوارچێوەی قانونە چوارچێوەی ئەمرە وەتە مەلایکەش بێ نەفەخنایە هەرچی ئینسانە ئۆتۆماتیکیە قانونە چوارچێوەی ئەمرە دەکون فەیەکون نوفیخا بەکارهاتیە ئەو زۆر کوڵەجارچی زۆر بە دەرەجی باسەکەی بەڵام ڕوح جودایە نەفس جودایە نەفس لە حەرەکەیە لە عالەمی خەڵقە لە عالەمی مادەیە تێکەڕە ینی تێکەرە ینی مادە و نامادە تێکرە بەڵام ڕوح صاف ئەمرە صاف نامادیە لەبەر هەندێ ڕوحیش لە جسمانە بەس کە ڕوح کە پەیدا دەبی چکە ڕوح مستەڵەحاتی تایبەتی دەوێ عیبارەتی دەبێ ئەو عیبارە و مستەڵەحانەشمان نییە لەبەر هەندێ بە غەڵەتی قسەی لێ دەکەن کە دەرێن وڵا ڕوحی چوە دەرێ غەڵەتە قسەکە بەڵام هیچ قسەی کەمان نییە هیچێک مرد دەڵێ ڕوحی چوە ئاسمان ڕوحی لە بەرچەستینە یان دەرێ فلان ڕوحانیە ئەوە هەموو غەڵەتە قسەن هەرچی قسەی لەسەر ڕوح دەکرێت بەشی هەرە زۆری ئەو هەموو کتێبانێرە بەشی هەرە زۆری بە غەڵەتی باس کرد ئەمیش ئەو قسانی ئێستا دەکەم دەکەێت و تا ڕادەیەک بە غەڵەتیە نەن با خۆمان ئەو نەکەی بە غەڵەتی بابێت ڕوح نەفس ڕوح هیچ عیلاقەی بە سیفاتی ئینسان نییە سمرین ڕوحی من و ڕوحی تو ڕوحی ئافرەت ڕوحی ئاغا چێخوا ئیمپراتۆر پێغەمبەرەکان حتا ڕوحی حەزرەتی ئیسا و حەزرەتی ئادەمیش لەگەمەوەیەک ڕوحە بەس چۆنیەتی داخلبوونی جسمەکەی جودایە بەس ئەوەندە کە چۆن ناوی ئیتر نەفس ئیش دەکە ڕەنگە حەزرەتی ئیسا تۆزێک فەرقەچێ باقیەکەی ئێمە ئەوە نەفسە سیفات و تەبیعات و شتمان دیارەکە نەک ڕوحەکە ڕوح هیچ عیلاقی کە چوە ناو جسم ئینسانی یەک شتی دەکات حتا عیلاقی بە حیاتیش عیلاقەی بە ئیرادە و وەعی و عەقڵ و ئەوانە هەیە جەوا هەموو حیاتێکی کە ئیرادەی هەیە ڕوحیشی هەیە ئێستا دار و درەخت حیاتە بەڵام ئیرادە و عەقڵی نییە لەبەرەوەی ڕوحی نییە تەماشاکە ئەوەی تەبیعات دیاری دەکا ڕوح نییە نەفسە ئەو قسە غەڵەت کردن فلان زۆر ڕوحانیە یعنی ڕوح زیاد و کەم و جوولە و یعنی ڕوح خازع نییە لە بۆ قوانینی طبیعی خۆی هاوتایە بەڵام نەفس لە ژێر سایه قوانینی طبیعیە لە ژێر سایه قوانینی جسم ئینسانە ئەگەمە لێبی چ طبیعەتی ئینسان دیارەکە بس زەبێت عیلاقە یان لە ناو جسمی ئینسان سیراعەکە پێی دەگوترێت سیراع لە بینی عەقڵ و نەفس ئەگەر نەفس زاڵ بوو بەسە عەقڵدا پیاوەکی بڕێک شەڕانی لێ دەرەچێت طبیعەت خراپ ئەگە عەقڵ زاڵ بوو پیاوەکی دروست و ڕاست دەرچێت کاتە پەروەردە ئەو دەورەی دەبینێت و وا بکەی نەفس بێخیوە قالبی خۆی عەقلی بەسەردا هەزار ڕوح لەو مۆزوع هیچ دەوری نییە زۆر جاریش باسیەوە دەکەن مامۆستا دەرێن ها نەفس نزمە قسەیە ناو کردووە تا ڕادێک قسەی بە قووەتە ئەوەیە ئەوانەی کە تەنازول دەکەن یان زانکی خۆی ئەوانەی کە یارمەتی زاڵم دەدەن ئیلا ئەوەشن بەشێک لە زاڵم ینی زوڵم لە خەرچی دەکەن هەموو زاڵمەتیش زاڵمەک لەسەرەوەی هەیە زاڵمی لێ قبول دەکە بزانە ئەوە هەموو عیلاقی بەو نەفسە هەیە ئەو بابەتی نەفس و عەقڵ و ڕوح و فترە مەوزوعی زۆر قوڵن هەتا ئێستا علوم فەلسەفە زۆر نەگەیشتە قوڵایەکی زۆر دیڕاسەم کردێ ئەنێ ئێستاکە بپرسی دەرێ ئەرێ فلان خۆی کوشت ئەم پرسیاری لە تو دەکەم هەتا 4-5 ساڵکە یان لە خوێنەران دەکەم لە بینەرە ئەرێوە چێ بوو خۆی کوشت ڕوحەکە ئەمریدا نەفس بوو عەقڵ بوو فترە بوو قەلب بوو کام بوو دەزانی نازانرێ زۆر قورسە وەڵامی ئەو پرسیە ئەوە کامیان زاڵم بوو کامیان مەزوم یعنی ئەوەی بڕیاریدا کە خۆت بە خۆت بکوژی چێ بوو
و ئەوەی کوژرا چێ بوو ظالم چێ بوو لە ناو جسمت و مەزلوم چێ بوو زۆر زەحمەتە ئەوە وەلەو ڕوح ئەو دەورەی هیچ نییە بۆ جار مامۆستا هەندێک جار ڕوونەخۆ دەڵێن عقلی لە دەستدا بخۆی کوشت یا خود دەڵێن شێتیە گردویان جنون بووە ئەنتا ڕادێک ئەو دەواازەیە جوانە کەواتە زۆری دەگەڕێتەوە سەر نەفس کاتە ئەوەی تووشی محکەمە دەبی لە دنیای و لە قیامەتیش زیاتر نەفسە نەک ڕوح هەیە چکە هەیە دەرێ ڕۆح يعذب ویان دەرێ دەسووتێ و ڕۆحی خوای ینی ڕۆح ئەمری خوای چۆن دەسووتێ یان نعمەتی چێ ڕۆح خۆ بستە باشتێ لە بۆی بەهەشت و لە بۆ ڕۆح بەهاش جەهەندەم خۆش ناخوا بۆ چێکە چکە خازع نییە لە بۆ قوانینەنی ئەمە تێدەکەین بەڵام نەفس نا نەفس خازعە زیاد دەکا کەم دەکا بۆ نمونە هەر علاقە لە بینی نەفس و ڕۆحی هەر حیواناتێک جۆرە دیزاینێکی پێویستە بۆ نمونە ئێمە علاقەی ڕۆح و نەفس وا دەکە ئینسانێکی بێباڵ بین پێمان وابی دەستمان وابی بەڵام مانگا دەبێ قۆچی هەبی علاقەی بینی ڕوح و ئەوە عقل و نەفسی دوو پشک وای پێویستە دیزاینەکەی وابی دەمی ئەوەندە گەورەبی کلکەچی هەبی ئەوە هەموو ئەساسی تەصنیفاتی حیواناتیش لەسەر ئەو ئەساسە دیاری دەکرێت مامۆستا ئایا ڕوح یەک خواردنی هەیە کە لە ناو مسلمانان پێ دەوترێت عیبادەت چکە لە وڵاتانی یاخود دەوڵەتانی ڕۆژئاوا پێ دەڵێن میوزیک یاخود مۆسیقا ئەتو چۆن شیکردنەوە بۆ ڕۆح هیچ جۆرە تەفاعولێکی نییە خواردنی نییە هەمووی عەقڵە بەس عەقڵە لە ژێر سایەی ڕۆح عەقلی سەلیمە ئەوە عیبادەتی پێویستە خوێندنەوەی پێویستە کتێب خوێندنەوەیە تا ئەو ڕادەی وای لێپی کە زاڵ دەبی بەسەر نەفسدا چکە نەفس زاڵ بوو ئینسانێکی ئەنانی لێ دەرەچی مەسلحەت پەرست لێ دەرەچی ئینسانیەت نامینێ لە ناوەوە بۆیە هەموو ئەوانە بەغەڵەتی ئێمە پێدرین ڕوحی شادبی ڕوحی ئەزیەت دوێ ئەوانە کەلیماتەکە ئەمە درم کەلیماتی تر غەڵەت دەرەچی کە لەسەر ڕوح قسە دەکرێت کەچ هەتا من وڵا ڕوحی هاتەوە بەرێ ڕۆحی چۆ دەرێ هەمووی غەڵەتە ئەگە بتێ باسی چۆنیەتی خەملین ڕەنگە کەلیمەکی بڕە گونجاوی خەملینی ڕوح بکەم لە جسمی ئینسان زۆر ئاڵۆزە زۆر یعنی ئەوەی دەوێت وەکوری فەلسەفەی دەوێت علومی دەوێت ئاینی زانیاری هەر سێ چار لای دەوێت ئەوجا بتوانی بڕک بە سادەیی باسیەوەی بکەیت لەبەندی ئەو قسانەی کە دەرێ غیزایی ڕوحی ڕاز نییە ئەوە غیزایی عەقلیە غیزایی ئەو لایەنەیە کە ئەمە ناومالینە ڕوحانیت ئەوە ئەو لایەنەیە کە عەقلانیت دەمانوێت زاڵکەین بەسەر نەفسانیە زۆر جاریش دەڵێ لە وڵاتانی مسلمانەها دەڵێ ڕۆحی ئاسوودە دەبێت کاتی عیبادەت دەکات لە وڵاتانی ڕۆژئاواییش دەڵێن گوێ لە میوزیک دەگرێت ڕۆحی ئاسوودە ڕوح نییە ڕوح ئەو واجبانەی هەر نییە ئەو تێکەڕایەتی لەگەر وەکوبری مادە هەر نییە ئەسڵەن ڕۆح بەڵام ڕەبتی دەکەن بە مێشکەوە ئێستا زۆر منە دەڵێ مێشکت ئارام دەبێ یاخود زەنتە ئەگەر ڕوح لە جسمی ئینسان دەربینی یەکسەر ئیرادە و وعی و ئەی پێی دەگوترێ مەقاڵی بوو هەمووی ئەوانەی ئارەزوو ئەوانە هەمووی دەکەوی یەکسەر هیچی نامینی جسمەک دەمینێ وەکو دار و درەخت دار و درەختیش لەبەرەوەی ڕەگ و ڕیشەکی هەیە زیاتر دەژی هەرچی ئینسان ئەوانەی نییە بۆیە نامین تەماشا شتێکت پێ برم سات زۆر جار باسی ئاینشتین ستیڤن هۆکینگ و لۆران کرایس و ئەو عالمە گەورە گەورانی ئێستا دەکرێت یەک شت هەیە چکە ڕوح وا دەکا لە ناخی تو ناخی هەمومان بەشێکی لا ئیرادی ئیش بکە ئەو بەشە لا ئیرادی کە خوای گەورە بەڕێوی دەمان دەین خوای گەورە بەڕێوی بەڵام لە چوارچێوەی قانونە لە بۆی دەن وەرەوی دەست ستیڤن هۆکی بیدە دەست لۆرن کرایس بیدە دەست هەر عالمێکی گەورەی خوا بە خۆت بەڕێوەی بە یەک چرکە ناچی بین ئەرێ دڵ خوای گەورە هێلاقی بە تودانیە ئەت خۆت ڕزگارکە لەو گەردونەی بە خۆت دڵت بەڕێوە بە نووسنت پەنکریاست هۆرمۆنەکە هەزارات هەزار لە ناو جسمێ برێ بە خۆت بەڕێوەی بە یەک چرکە ناتوانانی بەڕێوەی بە یەکسەر تا فەورەن هەمووی تێک دەگیرێ و فەورەن ئەو کابرایە دەمری مەبەسم ئەوەیە
ئینسان هەوەندە نییە یعنی قسەی لەسا بکرێ باسی ڕوحی ناو جسمی ئینسان بکرێ باسی ناو عقل بکرێ باسی نەفس بکرێ ئەوانە هەموو هەیە خۆ هەیە من هەیە دەرێ وڵای کاکە ڕوح و نەفس یەک شتە بەڵام نەفس مؤنەسە ڕوحیش مزەکەرە نا زۆر فەرقی هەیە دوو دنیا ئەسڵن لێک جودا مامۆستا بە تێڕوانی بەڕێزت ئەو کەسەی کە بێئیمانە فەراغی ڕوحی هەیە ئەنیێژە دەگەڕێتەوە سەر کەلیمەکە دەکرێت بەغەڵەتی فەراغی ڕوحی هەیە بەڵام بەغەڵەتیە نا فەراغی عەقلی هەیە بەڵێ هەمی عەقلیە زانیە خۆی فترە لەبەر ئەوەی ڕێک قوانینی طبیعیە فترە چی ڕێکە هەموو کەس فترە چی ڕێکیە دوای تێک دەچی بەولا بەشینگە و ئەوە قالب ینی ئەوە لە دوای ئەوەی کە فترە دروست دەبی یان بەوستر ئەوی درێ ئەری دڵ ئێرە نییە سدورە پێشەوەی بەڵام ئەو واقعی کە لە سیراعی بینی عقل و نەفس دروست دەبی ئەوە قەلبی پێک دەین طبعا قەلب لەگە فؤادی جودایە ئەگاتە لێ قەلب لەگە ئەو دڵی نییە ئەیوا ئیش دەکا لەگە لایەنی شتری معنەویتی ئەو لایەنێت ناو لێنا ڕوحانی ئەو لایەنەیە بەڵام مستەلاحەکە غەڵەتە من نازم وڵا ڕەنگە 200 ساڵی کە 500 ساڵی کە مستەلاحیت کە دروستبی بتوان تعبیرێکی ڕاستەقینی ئەم ئێستا وەک خۆم ناتوانم ئەو تعبیرە بینمەوە کە چی پێ دەگوترێ ئەو لایەنی کە ئەتوو بگوتە دەزانم غەڵەتە بەس کە بەدیلم نەبی درێم لی گەڕێ هەر با ئەوە ببین تازەوە بووتە ستانداردەوەی لەم کتێبەدا مامۆستا کە خوێندمەوە هەندێک بۆ ڕوون بووە بەدەر لە ناوڕۆژ کتێبەکە بەڵام هەندێک شتت باس کردووە سە بۆ نمونە ڕێکخراوەکانی ئافرەتان ئەوانەی مافی ئافرەتن داوای یەکسانی ژن و پیاو دەکەن بەڵام تۆ لێرە ناو کتێبەکە دەڵێ یەکسانی زوڵمە لە ئافرەت دەکرێت بۆچی زین چۆنە دا ئەم زۆر جار لێم درێم ئەرێ ئێوە دەرن یەکسانی ئافرەت لەگە کام پیاو ینی پیاو هەیە زۆر زاڵمە پیاو هەیە باوەڕەتی هەیە پیاو هەیە ینی وەکوری دیکتاتۆرە پیاو کوژە پیاو هەیە مەزلوم یعنی تو داوای یەکسانی کام پیاوی دەکەیت دقیق نییە ئەو مۆزوعە هەر نمونەم لێ شنیتەوە لە طبیعەتیشدا ئافرەت و پیاو یەکسان کە کۆمەڵگە ڕازڕادۆستی تێک دەچی جوداییەکە گرنگە بەس جوداییەکە معنایەوە نییە تو فەزلت لەسەر ئافرەت یان ئافرەت لەسەر فەزل نا دەورە جوداییەکە کۆمەڵگەی ڕاگرتیە سا بۆ نمونە ئەن باسی ئەلکترۆن و پرۆتۆن کردی ئەلکترۆنی یەکسان کە بە پرۆتۆن یەکسەر گەردوون تێکەچی یەکسەر زەڕە تێکەچی زەڕە خۆی بۆی ڕاگرتێک کە جیاوازی هەیە لە بینی ئەلکترۆن و پرۆتۆن هەر یەکە واجباتەکانیشی جودایە تو ناتوانی ئافرەتی یەکسان بکەی بە پیاو دەکرێت لە ڕووی ئینسانیەت مەودایەکمان هاوبەش هەیە بەڵام لە ڕووی وەزیفەی کۆمەڵایەتی لە ڕووی وەزیفەی بایۆلۆجی لە ڕووی وەزیفەی سۆسیۆلۆجی پێدا بڕ ئەو هەموو جودایە جودابوونەکەس جودابوونێکی گەردونیە ئەنی بە قەرار چا ناکرێ بڕێکخراوێکی فەقیرۆکە ئێرە هەموو کۆمەڵگەی دنیای قەرار بدە برێ لە ڕووی فیسیۆلۆجی ئەمێن ژن و پیاو یەکسان دەکەن پێی ناکرێت کە کردیشی تێک و پێک دەشتێنرێ هەموو ئیشەکانی گەر لەبەرێنێ هاوڵتەنیە ئەو مۆزوعانە کەوا دروست باسی سەرۆک خێزان دەکەی سەرۆک خێزان پیاو بێت یان ئافرەت بێت لێرە باسی فتی دەکەی و باسی کۆمەڵێک بابەتی کە دەکەی ڕاستە ئەدەزانین جا ئەوە بزانە ئەگەر ئەو قسە ڕاست بای ئافرەت جیایە و پیاو جوایە ئێمە کۆمەڵگەک یان عشیرەتێک یان قەومەکمان دەدیت هەم لە ئافرەتان پێکاتاگەن قەومەشمان دەدیت هەم لە پیا بۆ حئیللا پێکەوەیە لە گەردوونی ژوایە کە بووە نیوترۆنی ئەستێرە ئەگەر بەس بووە نیوترۆنی کەلکیژیش ئەوەی نامینی ناوگەردون ئەستێرەی نیوترۆنیمان هەیە ئەستێرەی نیوترۆنی چ دەکە هەموو گەردوونی قوت دەدا ینی باتە بە کەلک نایە هاشا ئەوە جودا عینیشت لە کۆمەڵگەش ینی ئەگەوە ڕاستە باە مەسەڵەن زمانێکمانە تایبەت بە زمانی ئافرەتان زمانەش بە تایبەت بە زمانی پیا کاتە ئەوانە نیە معنەتی معنەیە ئەوانە هەردوو پێکەوەنە و یەکتر تاو دەکەن لەبەر هەندێک لە قورئانی کە باسی کرد والمؤمنین والمؤمنات بعضهم ئەولیاء للبعض تەماشاکە ئەو ئاەتە کۆتایی بە هەموو شتێکی دێنی کە کەسیان فەزلی بەسەر کەسدانە و کەسیان بێ ئەوی تر ناکرێ و بە هەندێکیان چه ئافرەت پیاوە پێشڕەون هەیە دەرێ ئافرەت نابی
بەڵام لێرە ڕێدایە کاتە جار وایە ڕێدەدا ئافرەتیش سەر و خێزانی بەس لەبەرچی بەس ئەرکەچی قورسە یعنی ئەو ئەرکەچی وەکبری ئیمتیاز نییە وڵی بە ئافرەتیت بینە ئەوێ ئەسڵ ئەرکەچی کۆمەڵایەتە ئەگەر هاتیە سەر عدالت چۆن ڕئیس لە عدالت درێ سەید القوم خادمه لخادمە بەمعنە ئیمتیاز نییە بە هەمان شێوە سەر و خێزانیش ئەگە بووە خادم ئیمتیاز نەبوو هەینیکە ئەوە زۆر مەسئلەکە سادە دەبتەوە کە پیاو لەبەر ئەوەی مقاومە جسمانیەکەی زۆری ئینتاجەکەی لە دەرەوەیە زیاتر نەک لە ناوە ئەوە ئەو سەر و خێزانی سەرکەوتوترا کە بدەیە دەست جامۆسە لە ئیسلامی شەر باسیەوە دەکات سەر و خێزان وەکو ئەرک بە پیاو بەخشداوە بەڵام ئاینەن بە هەمان شێوە ڕێکخراوەکانی ئافرەتان دەڵێن ئیمتیازە ئاوان یعنی ئایا بۆ ئەم دوو لێکتێنەگەیشتنە هەیە لە بین مابینی باسی ئالمانی و ئاینیت کرد لێرەیە ئالمانی هەموو پۆستەچی بە ئیمتیاز تێیەکە هەمووی و ئینسان لەسە وان دایڤێنژن یعنی بعد واحد یەک بعدی ولەسە ئاساسی مەسلحەتشە یعنی ئەلمانیت ئاعتراف بە مەسلحەی خاسە دەکات دین ئاعتراف بە مەسلحەی خاسە ناکات بە هیچ داجی بەڕێی نیش مەسلحەی خاسەت زاڵ کرد بە مەسلحەی ئەمە هەموو ئافاتە ئیجتیماعیەکان ئەلەو سەرچاوەیەتی نابی زاڵێکی ئەمن لەوەی کێشەم لەگە ئەلمانیێتێ وەلەوەش لەگە ڕێکخراوەکان کە ئەو جۆرە پۆستانە بە ئیمتیاز تێدەگەن لە ئەسڵدا ئیمتیازنی بەڵام ئێستا لە ئەو کۆمەلگەی ئێمە دەیبینی ئیمتیازە بۆیە ڕەنگە کە سەرەتایەک ئەوی باسمان کرد لە لێواری دەریایەکەی تو دەخنچی حەقی دەدەیە دەریوەڵاییەوە ئیمتیازە بەڵام کە دێسا ئەسڵ ئیمتیاز نییە ئەو بە معنای هیچ بشکلە نییە سەر و خێزان چێبی و چێ نەبی واتە دەکرێت بڵێن ئەو یەکسانیەی کە ڕێکخراوەکانی ئافرەتان باسی دەکەن بەسەریاندا فەرز کراوە یاخود ئێمە لەو یەکسانیەی ئەوان داوای دەکەن تێنەگەیشتن نەڵە تەقلیدە خۆی ئەو حرەکەی نیسایی نزیکی سەدەی هەژدە دەست پێیەکە لە ئەمریکا و لە ئەوروپا و حەقیش بوو ولا لێرش حەقا ئێمە حرەکەی نیساییمان زۆر پێویستە کە مەزلومن زەنگ چۆنە ئافرەت ئەو کاتە مەزلومە کە عەدالەت نیە مادام عەدالەت نەبوو ئیلا مەزلوم دەبی لایەنی زعف ئێستا عەدالەتی دووەلی دەبی چێ مەزلوم دەبی زۆر ئەو میلەتانەی کە فەقیرن دەوڵەتیان نیە زۆر مەزلوم دەبن بە هەمان شێوە لەناو کۆمەڵگەش کە عەدالەت نەبی چێ مەزلوم دەبی ئەو کەسانەی کە عەشیرەتی نییە ئەو کەسانێک کە بێکەسن ئەو کەسانی کە قەوامەی نیە بە تایبەتی ئافرەت زۆر مەزلوم دەبی بۆیە مافی ئافرەت ئیلا ئەو کاتە دێتەدی کە عەدالەت دێتەدی ئەینی مافی پیاویش دێتەدی خۆ هەر ئافرەت نییە بۆیە هەر جارە هەر لە هەر شوێنێک دیتت ئافرەت چەساوەیە ئەو بزانە پیاویش چەساوەیە لەبەر هەندێک ئیبن ڕوشت پێشی هەمووان پێشی عالمەکانی ئەوروپا فێرۆ بە تایبەتی فێرەر باسی ئافرەتەکە پێشی گوتی ئافرەت مقیاسی پێشکەوتنی کۆمەڵگەیە ئەوەی من ڕشتوی گوتی و تەمەشاشکە ئەو ئافرەتانەی لە سەردەمی پێغەمبەرەکان بە دیار دەکەون هەموو پێغەمبەرەکان سەردەمی حەزرەتی نوح حەزرەتی ئیسا موسا تا دەگات پێغەمبەر زەردەشت هەموو ئافرەت لەو سەردەمی بە دیار دەکەوی کە عەدالەت هەیە ئەمە مەسەلە نیگای مارکسیەت و شوعیەتدا ئافرەت چۆن وەسف کراوە خاڵە هاوبەشەکانیان چین لە بینی ئیسلام و شوعیەتدا خۆی لە اقتصاد هەندێک خاڵی هاوبەش هەیە لە مەزاهبی ئیشتراکی نەک شوعیە لە ئیشتراکیەکەی زۆر دێتەوە نزیک مەزهبی ئیسلامی لە اقتصاد کە لەسەر ئاساسی عمل مولکیت دیاری بکرێت یعنی مۆزوعی زۆر تایبەتە چەندە گونجێ ئێمە لە کوردستان جێبەجێ بکەین چکە بەڕێی منیش لەسەر ئاساسی عمل لەسەر ئاساسی کار مولکی خاصە دیاری کرد زۆر گونجاوە بەڵام لە شوعیەت زۆر لێک دوور دەکەوێتەوە هەرچی پرسی ئافرەتە مارکسیەت زۆر بەقوولی چوە ناو پرسی ئافرەت حەلی نەدیتەوە لە چوارچەوەی واقعی ئیشتە وێ بڕیاریدا عائیلە حەل بکرێ کە عائیلە حەل بکرێ کۆمەڵگە دابی شعوب نامینێ کە عائیلە نەما زەمانی ئیجتیماعی نامینێ بۆیە حەلەکەی حەلەکی زۆر قورسە زانی حەلەکەی چۆنە بۆ تەبیبی خراپ دەبینێت دەستەکرد پەنجە کرد تۆزەک نەخۆشی چییە هەر تا تەمەشا دەکە تەشخیصی پێ ناکرێ دەری وەڵایەوە دەبێت لێ ڕابی بڕینەوە
خێزان بەشێکە لە طبیعەت بەشێکە لە گردون وەکوبرێ قەراری طبیعەتە قەراری گردونە قەراری ڕۆژ و مانگە ئەو دوایە قەراری خوایشە دەبەر هەندێک تو حەلی دەکەی یەک دنیا ئافاتی تر بە دوای دادێ تو لێکتەوە ئەگە عایلە نەمینێ خەرچی پەککەوتە خەرچی اختیار خەرچی تر پەروەەردە پێدا بڕۆ هەر پێدا دەڕۆی و مشکلەیە مشکلەشی گچکە حەل دەکەی بەڵام سەدان مشکلەی زۆر گەورەدین دەبێت کارل مارکس و فریدریک ئەنجلز بە حەلکردنی خانەوادە خێزان ئەو جا چارەیان حەلکردن زانی معنێتە ئەوەی دەرێت دایک سالاری و باوک سالاری تەمان لە تاریخدا ئەوە نەبووە ئەو دایک سالاری و باوک سالاری ئەوەیە ئەو عالمەیە ناوم لەو دەمەی لەبیر چووە بەشێکی هەرە زۆری نووسەر و ڕۆشنبیرەکانیش ئێستا هەر باسی باوکساڵی دەکەن ئێستا دێن بە شتێکی کوشندە ناوی دەبنیانی ینی وەکو دیکتاتۆر ناوی دەبن باس باوکساڵاری وێنی بەڵێ سامە باسکە هەموو شەرمی لە خۆدەکەنەوە جاشکە باسی ناکەن وزانم پێ دەرێ مەسەر دایک سالاری باوکساڵاری خۆی مۆرگان کتێبێکی مجتەمع القەدیم ئەوانەی هەموو خڕ کردەوە ئەوانەی دیاری کرد کە سەردەمێک درێ دایک سالاری بێ دایک سالاری معنای چێ بمعنى چۆن ئێستا حیوانات وعلمە ینی دراستە عیبی تێدەنی چۆن ئێستا حیوانات لەو دەشتەی لە بۆ خۆی دەچێ پێویستی بە جنسی بوو لە بۆ منداڵ بوون نازانی چیە ئیتر مندارەشی دەبی دایکی دیارە بەڵام باوکی دیار نییە دەرێن سەردەمە کۆمەلگا بەو قۆناغی تێبن هیچ ئەسل و ئەساسەچی نیە هیچ ئەسل و ئەساسەچی ینی ئێستا کە دێن دەرسنا ئەفریقا لە کۆمەلگەچی دەپێچنەوە درێن وڵای ئێرە پێچی ئەسلی کۆمەلگاوی نەخێ ڕاست نییە کۆمەلگە هەروە هاتیە هەندێکی وحشیگەری لەگەر بووە هەندێکیش حەزارەتی لەگەر بووە هەروە هاتیە یعنی لە یەکەمەوە ڕا لە حەزەتی ئادەم هەتا دەگاتە ئێستا بۆیە دایک سالاری و باوک سالاری مستەڵەحی زۆر زۆر غەڵەتە ئەمە لە قورئاندا دین تقریبا اعتراف بە ناوی دایکی دەکات عیسا ئیبن مەریەم بەڵام نەیگوتێ نوح کوڕی فلان نەیگوتێ محەممەد ئیبن عەبدوڵڵا نەیگوتێ یعنی ئاگامان لێبی ئی دایک ڕاستەقینەیە ئی باوک سەد نییە مەسڵەن تۆ مامت سەد مامت نییە نازم تێدەگەیان بەڵێ بەڵێ بەس ئی خاڵت سەد خاڵتە لەبەرێت تو کوڕی دایکت ڕاستەقین لە بەهەندی ئەوە ڕاستەقینەیە ئەوە بەڵام ئەوە وامان لێ نەکە ینی وای لێ بکەین برین دایک سالاری ئەوانیش مەوەستا هە لەسەر ئەو تێڕوانین و وەڵامدانەوەی پرسیارەکەی تۆ ڕۆشنبیران قسە دەکەن یعنی بۆ نمونە دەرێن هەموو منداڵێکی ناو خێزان بە ناوی دایکەوە دەوێت بام کرێت جۆ قورئان خۆی هینایەتی وای لێ کردیەکە عیسا ئیبن مەریەم اینجا ئەوان لەبەر ئەوە ئەو تێڕوانین و شتە دەخەنە ڕووکە باوسالاری هەرچی قورئانن ئەوەیە ناگرین سالاری نە دایک سالاری نە باوک سالاری نە قەوم سالاری خۆی غەڵەتە باوک وەکو دیکتاتۆر وەسف دەکەن غەڵەتە دەیبرین دایک و باوک ئەو کوڕی هەردووچەنە مەکوڕی هەمووانە ئی کۆمەلگەکەیە ینی یەکە چیان بی ئەوەی عشیرەت دروستی کردە ئێستا ئەوەی ئێستا کە دەرێن پشت خزمی پشتی ئەسڵ و ئەساسنی ئەوە خراپە ئەوە سالاریە ئەسڵ خزمی دایکی نییە بەڵام خزمی باوکەوە ینی قەوم لەسەر ئەوەی دروست بووە قەوم مستەڵەحی قەوم لە قورئان زۆر جودایە لە لوغەی عەرەبی زۆر جودایە ماگامان لێبی بە لوغەی عەرەبی بکەینە مەرجعی سەر قورئان زۆر خراپ تێدەکەوین قەوم لە قورئاندا ئەو قەومە نییە کە ئێستا باسی دەکرێت ئەجات کورتی دەکەینەوە ئێستا ئینسان منداڵ بە ناوی کوڕی دایک و باوکی خاڵ و مام لە یەک مستەوای لە دین اعتراف بە دایکی دەکرێت بە یعنی ئەوە نییە برێ ئەو منداڵە بەس ئی باوکی و بیبا ئەوە قەراری عەشیرەتە قەراری دینی ئی هەردوو شتیان هیچ شتێک لە گۆڕین ئەوانە زۆر جودا ینی کاتە نە دایک سالاری هەیە نە باوک سالاری هەیە لە دین بۆ لە لایەنی قانونی وەکو دادگا هەتا تەمەنی 18 دێنە لای دایکە دوای دەستۆ لای باوک وڵڵاهی ئەو مەوزوعە پێدەچی لەو مەفاهیمانە هاتبی فقهیش آخر ئەمە دین جودایە فقهیش بڕێک ئاعتراف بۆی دەکات دەرێ ئی باوچتی فقه نەک دین دین جودایە فقه فکری ئینسانە فتوایەکانی ئینسانە وای تێگەیشتووە بەزەم لە قورئان کە جوان تەماشای دەکەم دەیداتە هەردووچیان ئەجۆ ڕەنگە ئەو سەردەمەی وایە سەردەمانێک دادێ زیاتر دووبارە دەستوری نوێدا دەمەزرێتەوە فقهی نوێدا دەمەزرێتەوە هەنی دەیداتە هەردووچیان
یان دەیداتە اختیاری کاتە کە لێک جودا دەبنەوە ڕەنگە برێ اختیارە توی هەردووکەن لەگە چیانیان دەڕێت ئەوە وای لێدی ئێستان ماوە لە بۆ وەڵامی ئەو پرسیارانە ئێسان هەزاران ساڵمان لە پێشە زۆر سوال هەیە ئێستا ڕەنگە جوابی بەدڵمان نەبی بەڵام ئەو کاتی جوابی ڕاستەقینە دێتە پێش مامۆستا پێمان باش بوو گەر شتێکت مابێت لە کۆتاییدا باسمان نەکرد بێت یاخود وڵی زۆر سوپاسستان دەکەم ئەرکەچی زۆر گرنگتان باستۆگرتیا تەلەڤیزیۆنی دیمەن و خاوەنەکەی کە مەسروفەک لەو ئیشی دەکات ئیشەڵا خوای گەورە لە بۆی بە پات حیساب دەکات چکە خزمەتێکی زۆر کەورەیە کە ئێوە لەو پرسانە دەپێچنەوە و لە بۆ گەنجانیش زۆر داوایان لێ دەکەم بەو وەزعی ئێستا هەڵنەخەڵەتێن ئەو دەرفەتە زێڕنانی کە ئێستا هەیە لە دەستی نەدان خۆیان خوێندەوارکەن بپرسن هەر یەکە کادیری گەورەی زانستی و فەلسەفی و ئاینی لێ دەربچی هەمووی خزمەتی ئەو کۆمەڵگەیە بکە خزمەتی خۆمان بکەین کە گەلێک لە پاشین ئەم داواکارم زیاتر گرنگی بەو بەرنامەیە بدرێ پێشنیار هەیە یعنی لە بۆ ئیشی گەورەتر دانیشتنی گەورەتر بەشداری شت پرس و ڕای گرنگ هەیە لە ناو کۆمەڵگەکەمانوەبی چارەسەریان کرد دەستان خۆشبی زۆر بەقیر بێن ئێمەش زۆر سوپاس دەکەن کە مادوومان کردی و تازە باسی بەرنامەکەمانت کرد وتت پێمان خۆشە گەورەتر بێ ئەو بیرۆکەی تۆ بێمەت بەخشی ئینشاڵا جوانتریەکەین و بەیەکەوە لەسەر دەکەین زۆر سپاس دەکەین مامۆستا لە کۆتاییدا دوو بڕگەی بەرنامەکەمان هێشان کتێبێکە بە دیاریدەدێنی بەڕێزت کتێبی گەنجێکە شاپەڕ کتێبێکی جوانە زۆر و ڕۆمانێکی جوانە هی کاک دڵدار داڵەڕێە بریان لێرە بۆ هەیەویش وەڵی خۆزیە زۆر پێ خۆشحاڵم کە گەنجەشی دەبینین ئەوە بیری کردووە دەبی زۆر ڕێز لەو فکرانە بگرین ئینشاڵڵا هانیان بدەین دەستخۆشی لێوەش دەکەم و لەویش لە کاک دڵداریش کە هەستایە بەو جوودەی کردیتی هیوادارین لە دوای خوێندنەوە سود بەخش بێ یا بمناسی باە یارمەتیم بدا باە چیرۆکەکانی لە چوارچەوەی ئەو گفتوگۆی باە خزمەتی کۆمەڵگەی خۆمانی پێ بکرا باە و حتمما خزمەتیشی هەر هەیە بەس خزمەتی دەقیقتر بەڵێ دەستی خۆش بی لە بۆ ماسە بڕگەیشکەی کۆتایی بەرنامەکەمان ماوە وێنێکی پێ پیشاندەین بزان دەیناسی بەس ناوەکەی مەلێ بەر لەوەی وێنەکەت پێنیشاندەم طبعاً دوو ڕۆژە بە تەمای بەرنامەی لەگەڵ مامۆستا زۆر هیلاکەتمان بینی لەوەیە زۆر کەس کە دادەنیشێت بەرنامەیەک دەبینێت زۆر بە ئاسایی وەری دەگرێت بەڵامەوە لەگەڵ تۆ زۆرمان دوبووین و داوای لێبوردن لێ دەکەین ئەوە ئیشی ئێمەنیەوە 30 ساڵی خۆمانە هەر کێشەمان لەگەڵ کارەبا هەیە و لەگەڵ ئەو معانات هەیە بەڵام وا دیار و بڕگەیەکمان لای مامۆستا تۆ مارکرد بڕگەیەک هاتینە کتێبخانەی ئاشتی زۆر سپاسیانەکەین ئێستا لێرە پێمان خۆش بوو وێنەکەت پێ نیشاندەین بزانین دەیناسی بەڵێ دەیناسم ئینشاڵڵا خوا عافی کردیە ئینشاڵڵا ماوە ئەو جارش پێم پیشاندەوە با وێنەکەت پێ پیشاندەین ئەو هەموو دەیناسی مامۆستا وامزانی سەرۆکیەکێتی نووسەران بوو بەڵێ دەیناسی ئێستا زانیم دەیناسی بەڵێ بینەرانی یاز خۆشەویست بۆ ئەوەی ئێوەشە کەسایەتێ بناسن چاوەڕوانمان بن لە لاپەڕەیەشکەی بەرنامەکەمان بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ